دەزانن ئەم هاندەرە بچووکەی کە شەوی ڕابردوو چوە ناو یاریگا بە چ بەهانەیەکەوە چوە ناو یاریگا؟ چیرۆکەکەی لای منە. شەوی ڕابردوو یاری هەبوو لە نێوان پورتوگال و تورکیا. هەر بۆیە پورتوگال توانی بە 3 گۆڵ بەرامبەر بە هیچ یاریەکە بباتەوە. هاندێکی بچووک هەبوو کە لەگەڵ باوکی چوو بوو بۆ سیرکردنی یاریەکە. ئاوات و ئارەزووی ئەوە بووە کە لە نزیکەوە کریستیانۆ ڕۆناڵدۆ ببینێت و وێنەی لەگەڵ بگرێت. بۆیە چەند ڤیدیۆیەک و چەند وێنەیەکی ئەم هاندەرە بچووکە لە دوێنێەوە سۆشیال میدیای تەنیوە و بۆتە جێگەی باس و خواسی ڕۆژنامە ئەڵمانیەکان کە ئەوان چیرۆکەکە بەم شێوەیە دەجێڕنەوە. دەڵێن ئەم مێر منداڵە 10 ساڵانەیە ناوی بێراتە. هەر بۆیە لەگەڵ باوکی چوە بۆ سیرکردنی یاریەکە. بێرات بە باوکی وکتووە من دەمهەوێت بڕۆم بۆ توالێت و دەستەکانم بشۆم. باوکیشی بەم شێوەیە ئیجازەی داوە. ئەو بیری کردوتەوە ئەم هاندەرە بچکۆ لە کتوویەتی کە من بە بابم بڵم دەمهەوێت بڕۆم کە کریستیانۆ لە نزیکەوە ببینم هەر شتیشم دەکا و باوەڕم پێ ناکە. بۆیە بەم شێوەیە دەڕۆم و لە شوێنێکیشەوە خۆم دەخزێنمە ناو یاریگا و دەڕۆم کریستیانۆ دەبینم. هەر بۆیە فکرەکەی خۆشی چوو بۆ سەرەوە. توانی بەم شێوەیە لە باوکی خۆی بدزێتەوە و بڕواتە ناو یاریگا و گەیشت بە ئاوات و ئارەزوەکەی لە نزیکەوە کریستیانۆ ڕۆناڵدۆی دیت و توانیشی وێنەی لەگەڵ بگرێت. دوای وێنەگرتنەکە ئەوەندە دڵی خۆش بوو بە شێوەیەک هەڵات کە هیچ کەس نەیتوانی لە ناو یاریگادا ئەم هاندەرە بچکۆلانەیە بگرێتەوە. و لە دوێنێشەوە بۆتە جێگەی باس و خواست هەم لە سۆشیال میدیا و هەمیش لە ڕۆژنامە ئەڵمانیەکان. ئەمەش منداڵی ئەم زەمانە. تاتان لەسەر پەیجی 964 سپۆرت بێت.